بخەوە دەی کوڕ دەی قسەی داکتە بڕۆ بەیانی شار بابە نیوە شەوێ درێ بەیانی شار بەخوا منداڵەشی زیرەکە دەیە زانایەکان دەڵێن بەڕاستی منداڵەکە زۆر جوان پەروەردەکردیە هەر بژی زانایەکان دەبڕۆ بە بابە بڕ هەنجانە ماچ ماچ دەبڕ بە قوربانی دەدا دەبڕ بابە بڕۆ زانایەکی تریش دەڵێ منداڵەکان بەزی دایکەکانی نی بابەکانیشن والله ئەگەر بەجانم هەبی دەبی وایە پەروەردە بکەم بەس کاکە منداڵ هەر لەمانەیە بەخۆی دەبی تاک منداڵی پەروەردەکە نەگبا دای منداڵ بیبەمە دوکانی لەوێن دەرێ بیدەمە بە دەستی ڕەشیدی هیەگە ڕەزیل و قرچۆک دەردەچیتە بابا دەزانێت چیە ئارام فێری جوون بووە جوون دەدا برێلۆ فێر بووە لۆ لەبێ ئەو ڕۆژێکی بۆ شەڕمە ئێ ئەم قسەک ئەتۆ قسە جوونەکان لەمە فێر بووە ئەم خۆتای خۆتە کاکە منداڵ ئەگەر داک و باب لە پێشی شەڕێ بکەن شەراوی دەردەچێ عاقڵ بن عاقڵ دەردەچێ ئێ شەڕ مەکە ئێتو تووڕە مەکە ئەتو نێو دیواری بە قسە دێنی ئەو ڕۆژە دیوار قسەی دەکرد ماخرا بۆ دیوار ئەو قسەی دەکرد ماخرا ئێ باشە لەمە و بە دوواکە شەوانە هاتی و خۆت کوڕەکە تربێت کە زۆر باشە جانە گوتم جانتایەکەم لە حەزرکە سبەی دەچمە تۆپەی ها تۆپەی چێندەر دوبەی 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 جانە لە مێژە ناچیم حەیرانی ئەی بۆ ڕەشید ناچێت پێم لەگوتی 100 جار ئەو قەوانت لە بۆ لێ دەبەوە کاکە ڕەشید عەقلی نییە لە ڕەشید بستە بازاری باوەڕکەم دارێکی کچکە فێری لێ دەکاتە قەینا باوجارە با ڕەشید بچێت دۆمەچ کورە کاکە ڕەشید لیشەکەی نازانی نە زمانی هەیە نە عەرەبیەکەی باشە دوای ڕەشید نە زمانی خۆشەوەکی من ئەمە زمانم زمانی تاجیرانە ڕەشید ڕێکجار چوو لە زیاتر لەگەیتی دوبەی ڕاوەستیتر لەگەیتی قەتەری ڕاوەستا بێخەڵ ئەتو وەرە قەتەر و دوبەی لەگەدەکەیەوە ئەلو وەڵڵە بێ عەقرە زۆر باشە کاک سعدی ئەو جارەش تۆ بچوو